وڵاتەنە بازان خۆشەویستان بەخێر بنەوە لە ڤیددیۆکی نوێ لە ڤیددیو جارەماندا دەنگ دەدەین بۆ و یاریە کە دەمانوێتم ببتە باشترین یاری ساڵ ینی کە بەڕای خۆمان باشترین یاری ساڵە خەڵکیش دەتوان دەنگ بدەن ئێوەش دەتوان دەنگ بدەن لە ڕێگەی دەچێتە گوگل لە حیاتەکەی دەنچی دە گەیم ئەوارد 2017 نووسی دێستە گەیم ئەواردی ئەو سایتی دەکەیەوە دەتوانین لێران ئەکاونتی خۆ دروست دەکەیت و دواترش دەنگ دەدەیت با بچینە سەر هی خۆمان ئێستا دەست بە دەنگدانەکەی دەکەین پێشەوەی دەنگ بدەین بە یاری ساڵ چەند 32 کەتەگۆریە ستارتکەین با لە کۆتایی ڕادەست پێ بکەین دوادێنەوە سەگەیمەوە دەئیری جارێ دەنگ نادەین بە باشین یاری ساڵ زانی ئیڤێنتەکان کە لۆ پێنجیڤێتی ئیڤۆ لەگەڵ لیگ of legends world champions لەگە PGL کە بزانمیەوەیە کریکێتی غەڵت نەبووم دەدەمی سیزن ئینڤژنال ڤالۆرانت ئیڤۆیە کە دەنگ بە ئیڤۆی دەدەمە من هەرچەندە هەمووشیانم نەدیتە ئیڤۆیە کارێک دوجا بەبەر چاوم کەتە نی نازەمی بزەبت زۆربیان لەوانەش بست ئیسپۆرت کۆچ باشترین مدەڕیبی ئیسپۆرتی تاان کەسیان ناناسم لۆ پێنجێ هیچیان ناناسم زمادەمەوە چاوەڕێنەکەوتی خۆمانە دەنگ دەدەین بۆی بەر کەسیان ناناسین بێز ئیسپۆرت تیم باشترین تیمی سپۆرتی لەوت هەندێک گەمەیان ئەو مدەڕی بەیوان بوو ئەی تاز دەنگمان پێدا گەمەیوانم نەدیتە بەس ئی فەیزم دیتە فەیسکلان هەندێک لە سەریان دەزانم هەندێکیان دیتە گەمەیان و باشنیان خراپ نینە دارک زیرۆ ئیسپۆرت ئەوانەش ناناسم گەنجی بزانام یەک دوجارم دیتە دەنگ دەدەین بە فەیزی لەوانە بێزی سپۆرت ئاتلیت باشترین یاریزانەکانی سپۆرتن هەڵە نەبم کەسیان ناناسم لێرانش دەنگ بدەین بە جیۆنی پاشەوی بێز ئیسپۆرت گەیم باشترین یاری ئیسپۆرت دەنگ بە چیانی دێن ڤالۆران ڕۆکل لیگ of legends دۆتا 2 کاونتەر سترایک گلۆبال ئیفنس کە ئەوەیە CSGۆیە ئەویان بەڕێی خۆم CSGۆوی بە هەر بەس ڕۆکە لیگ و CSGۆ و لیگ of legendsم کردە دۆتا و ئەویت کەم نەکرده بوو most anti-clipped game anticipated game باشترین یاری چاوەڕوان کراو ینی ئەو یاریکە زۆر زۆر چاوەڕێی دەرێت recognize the unannounced game that has demonstrably illustrated positive to push a game medium forwards باشترین ئەو یاریانەی کە چاوەڕێمە ینی زۆرترین چاوەڕوانیم لە بۆچی یاریەکیە فاینەل فانتازی 16 ئاوەڕێی نیمە زۆر کەشتە 4-15وانم نەکردیە The Legend of Zelda Tears of the Kingdom یەک لە یاریانی چاوەڕێمە بەس هێشتا جارە بەشێک هەم تاوا نەکردیە خەریکیمە لە بەندێک چاوەڕوانی و یاریشم Starfield زۆر چاوەڕوانی نیمە یاریێک پێ ناچێت لە ستایلیم بی حەزم لێبی ئەم زۆر حەزم لە یاری فەزایی نییە کە باسی فەزا بکە دەرەوەی زەوی Resident 4 چاوەڕوانیمە هاوگۆرد لێگەسی چاوەڕوانم دەنگ بە Resident 4 دەدەم یەک لە باشترین یاریەکانی منە Best Adaption Game Best Adaptionەکان ئەو فیلم و درامایانەی کە لەسەر یاریەکان دروستکراینەوە لەسەر هەمان چیرۆک و لەسەر هەمان شێوە دەرهاتینەوە لێرەمان هەیە ئەرکرد لیگ of legends کە شێوازی ئەنیمەیشنیە سایبەرپانک ئێژ رانەرز
The Head Cup Show Sonic Hedgehog 2 Uncharted Uncharted بطاطي تمشى نكرت متزعل من نبو مشايك ما عندك من جديد بس سونيك Hedgehog 2 كشم تمشى نكرديا هیچ یان تمشى نكرديا بس سايبر بانك كم عندك بەبەرچاوی کەتیە هەڵدڵم بوو زۆر ئەنیمێشنە بەڵام شتێکی جوان بوو دروستیان کردبوو بێست دیبەت ئیندی باشترین و یاریانی کە لە سەرتایی یانی یەکەم یاریانە کە کۆمپانیا ئیندیەکان کە یەکەم یاریان کە دروستیان کردێ باشترین یان چیان بووە نیۆن وایت نۆرکۆ سترەی تونیک ڤامپایر سەرڤایڤەرس بەڕای من سترەی زۆر باش بوو کە یەکەم یاریە کۆمپانیایەشە زۆرم بەدڵ بوو Content Creators of the Year باشترین Content of Creators ئەوانەی کە لە تویچ و یوتیوبی ڤیدیۆ لە سەیاریەکان دروست دەکەن کارل جێکۆب ڤیدیۆکانی وەم دیتێ بەڵڵمە لە دویج نایناسم نیڤلیۆن نایناسم نۆبڕوژ ناناسم بیوتی سنترێڵە ئەوەش ناناسم لەبەندێک کار هێڵدەبژێرین بێز مەڵتیپلێر گەیم باشترین یاری مەڵتیپلێر مۆدرن وارفێری 2 مەڵتیڤەرس ئۆڤەروۆچ 2 سپلاتون 3 تینێج میوتەنت نینجا تەرتڵز شرێدەر ڕێڤێنج بەڕای من تینێج میوتەنت نینجا تەرتڵەکە شرێدەرز ڕێڤێنج کە یاریەکەم زۆر بەدڵە مەڵتیپلێرەکەم تاقی نەکردەوە بەس زۆرم بەدڵ بوو یاریەکە لەباندێ داڵبیتە لە جیت کە دەنج پێدەدرێتن دەنج پێدەدەین بێست سپۆرت ڕیسینگ باشترین یاری وەرزشی یان پێشبڕکێ فیفا 20 تاقی نەکرد هیچیان تاقی نەکردەوە ساڵ نوێیەکانی ئەو ساڵی تاقی نەکردەوە تا ئێستا بەس برم دەنجی بەچیان دەم فیفا 23 گران تریزمۆ 7 یاریەکانی گران تریزمۆ بە عام بە بەشەکانی هەموو بەدڵ بووە گاز دروستکردن شتەکانی زۆر باشە بێست سیم استراتیژی گەیم برین سیمولیشنەکان یاری سیمولیشنەکانی ئەستراتیژی بیتن دون سپایس وۆرس ماری ڕابتس پارگۆ کۆپ تۆتەل وۆر هامەر دەکەی 2 پوینت کامپەس ڤیکتۆریا 3 بەس ماریۆم دیتێ نازماوەتکەم نەدیتێت ئێستا بەن دەنگ بە ماریۆی دەدەم ماریۆیەک لە یارە خۆشەکانیشم لە باندێ بێست فامیلی گەیم زیاتر گەمەکانی نیتاندۆی دەگرتەوە بزانە چار گەمەی نیتاندۆی تێدایە کێربی ئەن The Forgotten Land کێربی یاریەکانی لە بۆ فامیلی زۆر خۆشە ینی گەمەکان بە تایبەت لە بۆ منداڵان بی لە بۆ عائیلی بی کەشتی تونند و تیژی شتوارەی تێدا نییە زیاتر لە بۆ تەمەنی خوارد 10 ساڵانیش دەبیتن لێگۆ ستار وۆرز The Skywalker Saga کە هەرنەوە بەشەکەی یاریس ینی فیلمەکانی ستار وۆرسیان کردەوە یاریەکە بە شێوازی لێگۆ کشتێکی جوانە بەخۆم نەمکردێ بەس دیتیتم ماریۆ ڕابێتس پارک ئۆف هۆپ لەگەر نیتاندۆ سویچی سپۆرتس سپلاتون 3 یاریەکانی نیتاندۆ بە عام ئێستا کێربیە ماریۆ نیتاندۆ سویچ سپۆرتس سپلاتون 3 ئەوانە هەموو عایلیە زۆر باشن بەڕای خۆم کێربیەکە زۆر ئەوێ جیانەشی جوان و قەشەنگ و شتیوالێ هەیە دڵفێنە لە بۆ عایلی خۆشە بێست فایتینگ باشترین یاری ڕوبەڕووبوونەوە DNF دوێل جۆجۆ بیزار ئەدڤێنچر ئۆڵ ستارز باتڵ ئار ئەوە زۆر ڕاقیە جۆجۆ کینگ فایتەرز 15 هەر نەشم دیتە تێستەمەشان نەکردێ بە تەمام تاقیکەم و بەس جارمەجارم نەبووە مەڵتیڤەرس تاقیم نەکردەوە تێستا گەمە پێ نەکردی مەڵتیڤەرس
سیفو زۆر ڕاقی بوو جیازی شەڕکردنەکەی لە ڕووی فایتینگەوە زۆر باش بوو نوێگەریەکی زۆر تێدا کراوە لە بەندێ دەنگ دەدەم بۆی ئەگەر سیفۆی تێدا نەبێت تەواان جۆجۆ بیزارم هەڵەبژارد بێز ڕۆڵ پلەینگ بۆ یاری RPG Elden Ring Live Alive Pokemon Legends Arceus Triangle Strategy Xenoblade Chronicles 3 لە بینی دو یاری مایمەوە Xenoblade Chronicles 3 لەگەڵ Elden Ring هەردووشی یاری زۆر ڕاقینە بەستەوان لەوە RPGەکەی ئەو ساڵ نوێگەری تێدا کرده بوو ئەویش Elden Ring بوو Best Action Adventure زۆر ئاکشنی تێدا نەبوو بڵێکی تێڵ لەبۆ God of Warەکەش ئەکشن ئەدڤێنچەری ڕاقیە دایمەن ئەوڕۆ نازەم لەوا لێم تێک دەچی Horizon Forbidden West Stray Tunic Horizoniش زۆر ڕاقیە بەزە بۆ ئەکشنی زۆر Stray ئەکشن نییە Tunic ئەکشنە بەس بۆ درەجەی نییە God of War بزانین یاری دیکە Best Action Game Teenage Mutant Ninja Turtles Shredder's Revenge Sifu Neon White Modern Warfare 2 Bayonetta 3 لەبۆ ئاکشنی Call of Duty Modern Warfare 2 لەگەڵ Bayonetta 3 ئاکشنی زۆر ڕاقینە دووە بە Bayonetta ئەم Bayonetta هەڵدەبژێن بۆ ون لە زەماعەتی Call of Duty Best VR AR Game After the Fall نازانم گەمەکانی VR نەکرێتی Among Us VR Dion Lab Most Book 2 Red Matter 2 نازانم Most Book 2 هەڵبژێرم یان After the Fall هەرچەندە ئەوم نەدیتێ بەس Most Book 2 دیتیە لەبەن دەنگ بەوی دەدەم ئەمەکەم زۆر بەدڵ بوو ئەگە VRم هەبێت تاقیم دەکردەوە Invasion in Accessibility ئەو یاریانەی کە لە بۆ بابەتی کەمەندامی یاخود بۆ کەسانی کە دەستیان تەواو نییە چاویان تەواو نییە کە یارمەتیان دەداتن ینی هەڵبژاردی زۆری لە بۆ داناین لە بۆ کەسانە وەکو یارمەتی کە یاریێکە ئاسان بیت لە بۆیان God of War و The Last of Us پارتی 1 The Last of Us بە تایبەتی زۆر لە ئەکسیبڵەتی زۆر باشە لە بۆ کەسانی کام ئەندامن ڕەنچێرن یان هەر شتێک بیتن زۆر ئاسانکاری لە بۆیان کردێت لە سێتینجی لایانی دانایە لە باندێ The Last of Us God of War جارە زۆر باش بوو دەیانگو سێتینگەکەی بۆ ئەکسیبڵەتێکی زۆر باش بوو خۆنام کرد چکە God of War مەتێستا تاقی نەکردەوە ڕاگناڕۆک چاڕە دەکەم دەگەرزان بیتم پێم ناکرێت جارێ Best Community Support ئەو یاریانی کە زۆر سەپۆرتی کۆمیونیتیەکان دەکەن ینی ئەو کەسانی کە با بڵێن پلێرەکانیان کە داواکاری گەنجشتێکیان هەیە زۆر سەپۆرتیان دەکەن و ئەو داواکاری گەیمەران شتەکان زیاد دەکەن لە ناو یاریەکان و دەستکاری یاریەکان دەکرێتن بەڕای من فاینال فانتازی 14 پاشەوی ئەو زەنەمانسکایە چکە فاینال فانتازی 14 تاوکو ئێستا بەردەوامە لەبەرەوەی کە گەیمەران داوا دەکەن بە بەردەوامی بمینێتەوە زۆر شتی بەردەوام لە بۆ زیاد دەکەن و بە شوێ گەیمەرانی خۆیان دەکەن بێز مۆبایل گەیم لە بۆ جارە باشترین یاری مۆبایل گەنشینی پاکتم زۆر بەدڵە ئیپەکس لێژند مۆبایل ئەو ساڵ زۆر باش بوو داڕە فانتاسیم نەکردیە مارڤل سنایپشم نەکردیە دیبلۆ ئیمۆرتاڵیشم نەکردیە ستایلی دیبلۆی خۆی زۆر بەناوبانگە یاریەکە بەڵام لەو ستایلانە بەدڵ نییە بەخۆم حەزم لێ نییە تاقی بکەمەوەش زارێ لانێ فکرم گۆڕێتم ماوەش کە تاقی بکەمەوە بە ئەیپێکس بیت بەست ئیندی ئەوەش وەکو گەیم ئۆف دە ییر وایە لە بۆ یاریە بچووکەکان کۆمپانیە بچووکەکان بەست ئیندی لە بۆ کۆڵ ئۆف دە لاڤ نیۆن وایت
سیفو ستري تونيك لەوە سترێ و سیفوی لەو بینەیە طبعا سترێ چیرۆکەی زۆر جوانی هەبوو دیزایانی جیهانەکەی زۆر جوان بوو ئەنیمەیشنەکانی زۆر جوان بوو یاین جوڵەی کارکتەری پشیلەکە و جیهانەکە و ڕۆبۆت و شتەکانی تەک بوو ینی وەی لێ دەکردی بەرداوام بی تێدا یاریەکە جوانکاریەکی زۆر زۆر جوانی زۆری لۆکرا بوو بەرەوە یاریێک بوو دڵڕفێن بوو سیفوش لە بۆ شاد شەڕکردن شتەکانی زۆر زۆر بەدڵ بوو بەروە ستایلی یاریەکەم بەدڵ بوو ستایلێکی نوێ هەبوو کە کارکتەرەکەت لە کاتێک کە دەمرد یان دەدۆڕان بەرەبەرە تەمەنی بڵند دەبەوە کە بەرەبەرە پیری دەکرد ئەو دوو یاریە نوێگەریان لە ناو جیهانی گەیم کردەوە ساڵ سترێ هەڵدەبژێرن ئۆپ سترێم هەڵبژارد بێست ئۆنگۆینگ ئەو یارە ئۆنلاینانی کە تاکو ئێستا بەردەوامە دیسان فانال فانتازی هەر بەردەوامە تاکو ئێستا نوێگەریشتی زۆر زۆر تێدا دەکرێتن Games for Impact یاری کاریگەرەکان یاری کاریگەری زۆربی هیچ زیانم نەکردیە بەسەو گەمەم دیت ئەوم زۆر زۆر بەتڵ و کاریگەر بوو چیرۆکەکەی دەسپۆلس بێست پەرفۆرمانس باشترین ئەداکردن باشترین پێشکەشکردن لە 5 کەس هۆرایزن فۆربیدن وێست ئاشلی براش چارلۆت ئەمسی بەرنی لە ئەپلەیک تێڵی یان کریستۆفەر جاج لە گاڵڤۆڕی کە ڕۆڵی کریتۆسیە لێرانەش ئەو کچە ڕۆڵی ئەیلۆی بوو ئەو کچەش سەرێکیەکەی ئەپلەیک تێڵی بوو دیسان ناوەکەم لەبیر کرد بە خۆم دووسێ ڕۆژگەمەکەم نەکرد ناوەکەم لەبیر کردەوە ئیمۆرتاڵەتی مانوێن گەیج گەمە ئیمۆرتاڵەتیان دەخوێنایی و زۆر کەیفم پێ نەدات God of War راگنۆڕۆک ئەنی سۆلجیک کە ڕۆڵی ئاتریۆسی دەبینتن طبعاً کریستۆفەر جاج ڕۆڵەکەی زۆر زۆر باش بۆ ساڵیش وەکو ساڵانی پێشتر یعنی وەکو ساڵ 2010 کە ڕۆڵەکەی لە God of War 2010 زۆر زۆر بەدڵ بوو ڕووە معجزبی دەنیشتمە بێست ئۆدیۆ دیزاین لە بۆ باشترین ئۆدیۆ دیزاین God of War ئۆدیۆ دیزاینی باش بوو فاینال فانتازی یان برێم فاینال فانتازی هۆرایزن ساڵتەکانی یان لە بۆ ئۆدیۆ دیزاین زۆر باش بوو گرانتریزمۆش باش بوو ئەلدن ڕینگ باش بوو مۆدرن وارفێر 2 بەڕای من لە بۆ ئۆدیۆ دیزاین بێست کۆڕانی میوزیک طبعا میوزیکی هەمووانم بەدەڵەوە جگە لەوەی هەندێک میوزیکەی جەعازم مێتال سینگەر میوزیکەکەم زۆر زۆر بەدڵ نەبوو سکۆر میوزیکی زینۆبڵیدم زۆر زۆر بەدڵە کە ستایلەکی مەیلۆ یابانیانە ڕیلاکسێشنە مشکت ئاران دەکاتەوە ستایلەکی زۆر زۆر خۆشی هەیە ئەپلەیک تێڵ و ئەلدن ڕینجیش لەگە گادۆڤۆری میوزیکەکانیان زۆر زۆر بەدڵ بوو بەڵام لە ئەو دوێی میوزیکەکان زیاتر کلاسیکی بوو کەم زۆر حەزم لەو جۆرەیە لەگەر ئەو جۆرەی کە زینۆبڵیدی کە دڵخوازترینی منە لە بۆ میوزیک با بچینە پاشەوی بێست ئارت دایرەکشن سترێ سکۆرن هۆرایزن فۆربیدن وێست God of War راگنۆڕۆک ئەلدن ڕینگ سترێ لە ئارت دایرەکشنی بۆ دەرەجەی نییە بگاتە ئاستی ئەو سێ یاریەی سکۆرن زیاتر خوێی ناویە کە بۆ دەرەجەی نیێویش هۆرایزن و ئەلدن ڕینگ و God of War لە ئارت دایرەکشنی زۆر زۆر نایابن تایبەتی هۆرایزن بەڕای من God of Warش زۆر زۆر باش بوو بێز ناراتێڤ باشترین چیرۆک ئیمۆرتاڵەتی مەتێستە نەکردیە هۆرایزن فۆربیدن وێست God of War ئەلدن ڕینگ ئەپلەیک تێڵ
طبعا لە چیرۆکی ئەڵتن ڕێنژی هەندێک چیرۆکێ زۆر قورسە تێستە بە تەواوی تێنەگەیشتمە گاد ئۆف وۆر چیرۆکەکەی نایابە ئەوی رایزنیش چیرۆکەچی نایابی هەیە بڵێک تێڵش بەمان شێوە بڵێک تێڵم تاقی کردەوە بە هەتێستا تاوام نەکرێتە تاوای چیرۆکەکەی بزانم لە بەندێ ناتەماڵی بشێرم هۆرایزن شمەر نەکردیە هۆرایزن چیرۆکەکانی دیارە ینی خۆشە گاد ئۆف وۆر هیچم نەکردی بەس باو هیچکە دەزانین چیرۆکی گاد ئۆف وۆڕی چییە بێست گەیم دایرەکشن باشترین دەرهێنانی یاری ڕووی دەرهێنانەوە ڕینگ زۆر باش بوو سێ هەرێم زۆر لە دەرهێنانیە ئەلدن ڕینگ بە من بە گەیم دایرەکشن ئەلدن ڕینگ زۆر نایاب هاتینە سەر بابەتە گرنگەکەی کەتەگۆرە گرنگەکە گەیم ئۆف دە ییر باشترین یاری ساڵ ئەپلێک تێڵ ینی پێم خۆش بوو کە لە ناو لیستەی داهابوو پێ شایەنیتی هۆرایزن بە هەمان شێوە یەکە لەو یاریانی کە لەو ساڵ زۆر باشە زینۆ بڵیت تێدایە کە زینۆ بڵیت یەکە لە یاریە گرنگەکانی نیتاندۆ سویچی کە هەوادارێک زار زۆری هەیە زۆرم کێفێ دێتن زیاتر شازەکەی ئەنیمەیشنیە بەڵام شێوازە چی ڕاقی هەیە لە گەیمپلێ و لە چیرۆک ما تێستا بە شێکەم تاوا نەکردیە تەمامە یعنی بەش پێدا بڕۆم سترێی چیرۆکەکەی زۆر نایاب بوو شوازی گەیمپلەیەکەی نایاب بوو بەڵام شایەن گەیم ئۆف دە ییری نابی بەڵنیاییەوە گاد ئۆف وۆر و ئەلدن ڕینگ دوو یاریە زۆر شازن بە خۆتان دەزان گاد ئۆف وۆر قسەی لەسەر ناکرێ ئەلدن ڕینگ سۆڵ لایک ینی وەی لێمە کرد بچمە نازیانی سۆڵ لایشی بە تەواتی پێشتر نەدێرا خۆم لە سۆڵ لایکی دەم بەس بەهۆی ئەلدن ڕینگی ئێستا بەتەمامە بچمە سەر یاریەکانی دیکەش دارک سۆڵەوە بابەتانش بکەمە بڵەت بۆڕن دەستن نەم کردینە بەس گاد ئۆف وۆر شایەنیتی ینی گاد ئۆف وۆر شایەنیتی لە 2010 منافەسەی ڕیدەمشنی دوی کرد و لێشی بردەوە دەمان ئەو دەنگانی کە گەیمەران دەیدەن یان ئێمە دەیدێن ئێستا لە کاتی بە ڤیددیوکە ئێوەش دەتوان بەماشێ دەنگ بدەن سەتاسی دەنگەکانە یانی لە بۆ یاری کە کێمۆڤیر دەچیتن تا هەفتاش لەسەر دەرهێنەرەکان و وەروها ڕۆژنامە نووسەکان دەبیتن ئەو کەسانی کە لەسەر بواری لەسەر بابەتی دەنووسن لەسەر ڤیددیۆگەیم و ڕوا هەواڵ شتی پێشکەش دەکەن سەدا هەفتای لەسەرەوان دەبیتن دەستێکی لەسەرەمەیە ئێستا ئەمە دەنجی خۆماندا بەکات بۆڕی بزانین لاوانێ بیباتەوە لاوانەشە ئەڵڕێک بیباتەوە لاوانەشە زینۆ بڵێت بیباتەوە زینۆ بڵێت هەوادار چێکزا زۆری هەیە لەسەر تا سەری زەوی ئەوش ڤیددیو ئەوڕمان بوو گوادارم بە دڵتان بوو بیتن لایکتان لەبیر نەچۆرە سەبسکرایب چناڵەکەش بکەن ئەگەر نەتان کردیە ڕازانگوڵەکەشەوە بکەن تا ڤیددیۆشکە کاتەشکە بەخواتان سپێرم خواتان لەگەڵ